جاهیدە هەرگیز بیری لەوە نەکردبوویەوە ئەو وێنەیەی کە لە کاتی کۆڕەوە گەورەکەی خەڵکی کوردستان داگیرا بوو بیکاتە یەکێک لە ژنە ناسراوەکان و دوای 26 ساڵ ڕێزلێنانی پێشکەش بکرێت. جاهیدە ساڵی 1991 کاتێک منداڵەکەی بە کۆڵ هەڵگرت بوو بۆ ئەوەی بەرەو وڵاتی ئێرانی ببات و لە دەست بەعز دەربازی بکات. لەو کاتەدا فایق حەمەساڵحی فۆتۆگرافەری لێ پەیدا دەبێت و وێنەی دەگرێت کە دوجار ئەو وێنەیە دەبێتە یەکێک لە وێنە بەناوبانگەکانی دنیا. ئیتر ئەم کاک فایقش هات وتی دایگەن تخوا بینە حاڵم هیلاکەم زۆر پەریشانم پێخوات پیاڵەکانم دڕا قاچم قڕ خوێن هات لە قاچم وتی ڕاوتە باڕستمت بگم بیری نەماوە کاک فایق وە نەجم وتم بۆ ڕستمە مەگیرە من هیلاکەم سارێکم بۆ بێنە وتی سارە لەکوێ بێنم ئەوەتە خۆشمان هیلاکەم وەڵە سارە نیە خۆشمان سوادە وتم باشە وتم تااقەتی من ڕستم وتت خوا دەواوتە بە ڕستمەکی بگرم ئیتر ئاوا بوو حتا گەیلانغار بە پێ. ئەم ساڵ لە ساڵیادی کۆڕەودا گروپی هونەری ئەستێرەکان پێشانگایەکی بۆ وێنەکانی جاهیدە کردەوە کە ژمارەیەک وێنەکێش وێنەی جاهیدەیان کێشا بوو کە هەریەک لە جاهیدە و فایق حەمەساڵحی فۆتۆگرافەریش بەشداری پێشانگاکەیان کرد. ئەم وێنەیە کە گیراوە وەکوتم لە سەیسایق لە ڕۆژی چوار ڕۆژێکی بارانایی بوو کە من وێنەکەم گرتووە و من تەبعاً پێشتر وێنەی ڕاپەڕینم گرتووە بەڵام بەداخەوە بۆ کۆڕۆ من یەک فیلم من پێ بووە. ئەم وێنەیە کە بڵاو بۆتەوە ساڵی 92 لە سلێمانی لە یادی ڕاپەڕین لە یادی کاگارامە ئێمە کە لە تەنگیسە لە 1970 شەهید دەبێ ئێمە لە ساڵی 1992 لە یادی کاگارامە ئەم پێشانگامان کردەوە پێشانگای ڕاپەڕین و کۆڕە و ئەو وێنەیە لێ پیشاندرا دووەم جار کامێنێ پیشان دەیرێتەوە لە شاری هەولێر پیشان دەیرێتەوە سێم جار ئەم وێنەیە دەچێتە شاری ناکازاکی و شاری سەپۆرۆستی و دواتر جارێکی کامێنیانە هەموو وێنەکانی هین دەچێتە هاڤانە و دوو جار ئەچێتە ئەڵمانیا ئەم وێنەکانی کۆڕە و جاهیدە لە بنەڕەتدا خەڵکی شاری کەرکووکە بەڵام لە ئێستادا نیشتەجەی شاری سلێمانیە. بەڵێ ساو مناڵە دیارە لەو کاتەدا ئێوە هەستەکەن کە مناڵێکی ماندووە لەسەر شانی دایکێکی زەحمەت کێش کە هەزارەها میلی بڕیوە بۆ ئەوەی مناڵەکانی ڕزگارکە. ئێستا مناڵە پارێهینە مەحامیە و زەواجی کردووە و لە ماڵ و حاڵی خۆیاتی بەڵام لەبەر وەزعی سەحی خۆی نەیتوانی ئێستا بێ. ژمارەیەک وێنەگری بیانی بە وێنە نایەبەکانیان کە لە کاتی کارەساتەکانی سەرگەلی کووردا گرتوویانن بوون بە خاوەنی خەڵاتی نێودەوڵەتی بەڵام لەو کاتانەدا وێنەگرانی کورد بەو پێی گیرۆدەی دەستی کارەساتەکان بوون کەمتر توانیویانە وێنە بگرن. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.